ڕاوەستی ئەو ڕۆناوەستی. ئەو کاریگەریەکی زۆری هەبوو لەسەر ژیانی پیشەیی. بەرژەوەندی وڵاتەکەیەوە، ئینسانێکی زۆر دڵسۆزە، ئینسانێکی زۆر ئیشکەرە. من خلالی فترەی کارکردنم 43 ساڵ لە زانکۆ زۆر کەمن ئەو ئافرەتانەی کە دیت بم وەکو دکتۆرە حەمدیە. لەزکی دایکم بوو کە ئاوارە بوو، کوردستانم بەجێهێشت. ساڵی 1975 کاتێک کە سەدام بە چڕوپڕی منتیقەی بارزانی بۆمباران دەکرد و هێرشی دەکردە سەر، دایک و بابم لەگەل زۆر کوردی تر ناچار بوون کوردستان بەجێبێنن بۆ وڵاتی ئیران بڕ. ئەو کاتە وردگایەک لە زێوە دروست کرا و کوردەکان هەمویان لەوێ جێگیر کرا. من لەوێ لەدایک بووم. پاشان کوردەکانیان بەسەر هەموو شارەکانی ئیران دابەش کرد لە بۆ ئەوەی کە کوردایەتی لەبیر بکە. کوردێکی زۆر هەبوو لە دوای کار دەدەگەڕان، کچەکان و کوڕەکان وازیان لە قوتابخانە دەهێناوە نەدەگەشتە قۆناغی زانکۆ. خۆشحاڵم کە دایک و باوکێکی وام هەبوو پاڵپشتی منیان دەکرد کە ئەمن زیاتر بخیم و بخینم. خۆشم خوێندنم زۆر خۆش دەویست. لە هاوینەکان زۆرینەی کوردەکان دەچوونە ناو ئەو زەوی زارانەی کشت و کالی کاریان دەکرد بەوەی کە بە ژیوێکی زیاتریان بەدەست بێنن. لە کاتی قوتابخانە نەمان دەتوانین، بەڵام لە هاویندا 10 ڕۆژێک یان 15 ڕۆژێک مەجال دەبوو دەچۆین کارم دەکرد، کاری پەتاتە بوو یان ئەو چەوەندەرە شیرینە بوو کە شەکریان لێ دروست دەکرد، پارەکەم کۆ کردەوە چۆن بە کتێبمدا. ئەو کۆتا هەستم پێگرت کە دکتۆرە یعنی لە مامۆستایەکی ئاسایی زیاترە، ئەو کۆتانەی کە لەگەڵ هەر کێشەیەک محاولە دەکرد وانەیەکی ژیانمان فێر کاتم. باوکم بە منی گوت باشترە بچی مامانی بخینی. ئەمنیش گوتم نا، حەزم لە پەرستاریە. کەسایەتی من زیاتر لەگەل کەسایەتی پەرستار دەگونجا. ئەو خولیاش لۆی لە مشکم دروست بوو. حەڵقەیەک هەبوو دەهات بە ناوی پەرستاری گوند. حەڵقەیەکی بریتانی بوو، تەرجمە کرابوو بۆ زمانی فارسی. ئەو پەرستارم کە دەدیت بە پایسکیلێک لە گوندەکان دەسوڕاوە و خزمەتی نەخۆشەکانی دەکرد. زۆر حەز و ئارەزوویەکی لە ناقی من دروست کرد. دوایی کە گەورە بووم دیتم هەر تەبیعەتی خۆم، حەزی خۆم ئەوەیە کە خزمەت بکەم بۆ خەڵکی تر، بۆی حەزم لە پەرستاری کرد. چونکە پەرستاری واتە خۆفیداکردن لە بۆ نەخۆشەکان بێ ئەوەی کە چاوەڕێی پاداشتێکی گەورە بێ. و خۆشبەختانە توانیم لە تاقیکردنەوەی پێش زانکۆش دەربچن و بتوانم 4 ساڵ پسپۆری پەرستاری بەکەلەریۆس تەواو بکەم لە ئیران. و پاش و ئەو ماوەیە لە ساڵی 1998 گەڕاینەوە کوردستان. بۆ من پرۆفسۆرە دکتۆرە حەمدیە وەک چرایەکی گەشاوە بووە لە بیابانێکی تاریک کە وای کردووە ڕێگای خۆم بدۆزمەوە. بەڕای من وەکو ڕووناکیەکە، ڕووناکی کە بێجگە لەوەی کە ڕێگای خۆی ڕووناک دەکاتەوە، ڕێگای دەوروبەرەکانیشیان ڕووناک دەکاتەوە. هنا زمان يعني سرش ايش سجل صالح خفيف ما صارش دفتان خروج. لە ساڵی 1998 مانگی 8 کە ئەمن لە نەخۆشخانەی ڕزگاری بۆ یەکەم جار دامەزرام، لەوێ بینین کە ئەو پەرستارانەی کە لە نەخۆشخانە ئیشیان دەکرد بەرزترین ئاستیان ئاستی پەیمانگای پەرستاری بوو. ئەوە بوو کە پاش چەند مانگێک ئەمنیان وەکو سەرۆکی پەرستەران لە نەخۆشخانەی ڕزگاری هەڵبژارد و پاش و 1-2 ساڵ ئیشکردن دیتم پێویستە کە پەرستاری لە کوردستان بەرەو پێش بچیت و لە ئاستێکی بەرزتر خوێندەواری لە پەرستاری هەبی. ئەوە بوو کە بیرۆکەی ئەوە لە مشم کە بۆچی کوردستان کۆلیژی پەرستاری نەبیت. کە گەڕایەوە لە ئێران لە نەخۆشخانەی ڕزگاری وەکو پەرستیار کارێک کرد، ئینسانێکی زۆر دڵسۆز بوو، زۆر وڵاتی خۆی خۆشەویست و زۆر حەزێک کرد پەرە بدرێتە پەرستارەکان. یەکێ لەوانە بوو کەوا ئاواتی بوو کەوا کۆلێژی پەرستیاری دابمەزگێ و وەختێک کە خەبەرمدا پێی زۆر پێ خۆشحاڵ بوو. دکتۆرە حەمدیە و ئەمسالەکانی کەوا نەبووان و پاڵێن بە منەوە نەنایە بەنسبەتیەوە کەوا ئەو بیرۆکە بێتە سەرمانە،
ئێمەش نەمانەتوانی ئەو شتە بکەینەوە بەڵام الحەمدوللا بەتوانەی هەموو لایەک ئەو کۆلێجە کرایەوە ئێستا ڕێگە و جێگەی خۆی کردووە. لە ساڵی 2001 کۆلیژی پەرستاری دامەزرا و ئەمن وەکو ئەندامی دەستەی دامەزرانەری ئەم کۆلیژە هەر بژێردران و توانین ڕۆڵێکی کاریگەر ببینن لە دروستبوونی ئەم کۆلیژە و لەگەڵ کەسانی تریش کە دەرچووی بەکەلۆریۆسی پەرستاری بوون لە بەغدا کەوە لە عێراق بوون و لە فەرمانگەی تەندروستی یان لە پەیمانگای تەندروستی کاریان دەکرد ئەوانە هەمویان هاتن و لەو کات لەبەر ئەوەی کە کۆلیژ پەرستاری مامۆستای نەبوو ئێمە هەم دەرسمان دەخین و هەم کاروباری کۆلیژمان بەڕێوە دەبرد پاش و ئەوەش کە دکتۆرا خەلاص بوو سێ بەڕێزی تر گەڕانەوە بۆ هەرێمی کوردستان کە خۆیان پەرستار بوون یەکێکیان پرۆفسۆر دکتۆر بەدیعە محەممەد نەجیب یەکێکیژیان پرۆفسۆر دکتۆرە ناهیدە ئەوی تریان پرۆفسۆر دکتۆر سەعەدیە پرۆگرامی دکتۆران کردەوە و لە نەتیجەدا یەکەم گروپی دەستەی وانەوێژان لە ئاستی دکتۆرای پەرستاری دروست بوون لە کۆلیژی پەرستاری کە ئێستا خۆشبەختانە بووینە مامۆستای تابیانی ماستەر دکتۆرای ئێستا. کە کاتی زانکۆی هەولێری پزیشکی دروست بوو دەورێکی باڵای هەبوو بۆ تەتویرکردنی کۆلێژی پەرستیاری دەگەر مەجموعەیەک لە مامۆستایانی بەڕێز کە دەگەڕیان کارە کرد و خاصەتەن پاشی وەرگرتنی دکتۆرای لە تەخەسوسی خۆی. پاش ئەوەی کە کۆلیژی پەرستاریمان دامەزراند بە هاوکاری ڕاگیری کۆلیژ دکتۆر فەرهاد توانیمان مامۆستا لە بەغدا بهینین و خوێندنی ماستەر بکرێتەوە لە کوردستان. لەو کاتە 5 پسپۆری هەبوو لە بواری پەرستاری لە ئاستی ماستەر. ئەمن ئەو جارە پەرستاری ئافرەتانم هەڵبژارد. گوتم دەبی ئارەزووی بابم بەجێ بگەینم. چونکە زۆر حەزی لێ بوو ئەمن مامانی تەواو بکەم. لە ساڵی 2012 لە ڕێگای بەرنامەیەکی کۆنسولی بریتانی توانیمان سەردانی بریتانیا بکەین و پرۆگرامی مامانی لەوێ بینی و لە ساڵی 2012 دیسان بووم بە ئەندامی دامەزرێنەری بەشی مامانی لە کۆلیژی پەرستاری. فێر بووم ڕاستگۆ بم، فێر بووم میهرەبان بم لە ئیشی خۆمدا، خەمخۆر بم بۆ وڵاتم، خەمخۆر بم بۆ ئەو شتێک کە سیقەیان کردیە و لە بەردەستی منیان دانایە. ئیمکانیاتی علمی لە تەخەسوسی خۆی هەیە، مەرتەبەی پرۆفسەری هەیە، هەروەها ئیمکانیاتی ئیدارە و قیادەی هەیە. ئەفکار و بیرۆکەی زۆر جوانی پێ بۆ تەتویرکردنی کۆلێج و زانکۆ. کاتێک کە لە چارەسەرکردنی کێشەیەک ناگەمە ئەنجام بڕیار دەدەم کە ئەستراتیژەتی خۆم بگۆڕم. هەروەک ئەنشتەن دەلێت ئەتو ناتوانێ بە هەمان بیرکردنەوەی ڕابردوو و بە هەمان کارەکانی ڕابردوو ئەنجامێکی نوێ وەربگری. گەورەترین گۆڕانکاری لە ژیانمدا دوای ناسینی دکتۆرە ئەوە بوو پێشتر هەروام دەزانی دەبێ بخوێنم، بەڵام دوای ناسینی دکتۆرە زانیم کە دەبێ بۆ بخوێنم. بەڕاستی هەر ئەوەش بوو وای لێ کردم کەسایەتی خۆم بناسم و بزانم کە من دەتوانم پێشاوی ئەوانی تر بکەم. ئەم بەخۆم پێشمەرگە بمە دەزانم مادیبوونی پێشمەرگە چیە و چنیە لەبەرەوەی ئەمن ئاز دەکەم دکتۆرەش وەکو پێشمەرگەیەک ئیش دەکاتن ئەمن نەمخیندێ بخۆم بەس ئینشەڵڵا ئەو تۆریمە هەمووانی کردیتەوە بەڕاستی زۆر ماندیە. هەردەم پشتیوانم بووە، هاوکارم بووە و هەمیشە منی
دەرکی کردووە کە سەرقالی من بە خوێندن نەکات بە بەهانە بۆ ئەوەی کە ڕخنەم لێ بگری بە پێچەوانە زۆر جار کە ماندوو بوومە یان تووڕە بوومە دەیگوت هەتوو دەبی بە تەحەملبی سەبر بکەی خۆت عاجز نەکە بەردەوام بە بۆ ئەوەی بە ئامانجەکانی خۆت بگەی ئەمن پێشمەرگە بووم نەمتوانی بخینم بە زۆر خۆشحاڵم کە تۆ ئەو دەرفەتت هەیە و دەمەوێت پشتیوانت بم کە بتوانی خوێندنی خۆت خەلاسکەی و مادام ئەوەندە حەزیش لە کاری ئاکادمی و خوێندن دەکەی بە هیچ شێوەیەک ڕێت لێ ناگرم و هەمیشە پشتیوانشت دەبم و شانازیت پێوە دەکەم. والله öğretmenim. Evet, esnaflığı mandil bir. Allah razı olsun. Şahada, mağada, dağdan olursan. Geçen ya bu akıllı. Çarşılar yapılıyor. ئافرەت باری زۆر قورسە لە کۆمەلگای ئێمە چونکە دەبی ئەرک و بەرپرسیارەتی هاوسەرگیری و دایکایەتیش لە ئەستوو بگری و دەبی سەرکەوتووبی بۆیە ئافرەت دەبی فێر بیت هاوسەنگی نیوان کاری مالێ و ئەو ئەرک و بەرپرسیارەتی کە هەیە لەگەل کاری دەرێ ڕابگریت. دەتوانم دکتۆرە وەک سیمبولی دایکێک پێناسە بکەم چۆن دەیە منداڵەکانی پەروەردە بکات ئەوهاش دەیەوێت فێرخوازەکانی پەروەردە بکات بۆیە من هەمیشە بە پێشڕە و پێشەنگی خۆمی دەزانم. پێم وایە هەر کەسێک پەیامێک و ڕسالەتێکی هەیە لە ژیاندا ئەوە ئەرکی مرۆڤە کە ئەو ڕسالەتەی بدۆزتەوە. هیوادارم وەک مامۆستایەک توانی بم چرای ژیانی کەسانی تر بوو بم و ڕێگام ئەوەندە ڕوون کردبیتەوە لە بۆیان کە پاش نەمانم ئەوانیش بتوانن ڕسالەت و پەیامی ژیانی خۆیان بدۆزنەوە و بەجێ بگەین. زۆر بە جوانی تێگەیشتیە لەوەی کە ڕێبەرێک دەبی کوبیت چونکە هەدەفی دکتۆرە لێرە بەس ئەوە نیە کە بێ لە شوێنێک ڕاوەستێتن و دوو قسە بکاتن و خەڵک بە دوای کەویتن نە هەموو کات لە هەر زۆرۆفێک چاو کاتێکە تەڵەبەش بووم دکتۆرە بەخۆی بەڕێ دەکات و لە ئەسنای ئەو گەشتە لەگەڵمان بوو ئەوە سیفەتی واقعی بەڕێبەرێک بەڕای من. مامۆستای زانکۆ ئەو کەسەیە کە نوێترین زانیاری لە دنیا لە لای بێت ئەوەیە کە دەبێ سەفەری وڵاتان بکات بۆ بەشداریکردن لە کۆڕ و کۆبوونەوە و سمینار و کۆنفرانس و کۆنگرس منیش وەک مامۆستایەکی زانکۆ بە ئەرکی خۆم زانیوە کە بچین بەشداری بکەم لە کۆنفرانس و کۆنگرسە دەوڵەتیەکان ئەو وڵاتانەی کە سەردانم کردوونە ژاپۆنە هۆلەند سویسرا مسر تورکیا ئیران کوێت ئەمریکا بەشداریم کردووە لە دەورەیەک بۆ کردنەوەی سەنتەری توێژینەوە و فێرکردن بۆ تەندروستی ئافرەتان لە زانکۆی هەولێری پزیشکی بەڕێگای چالاکی ئەلمی خۆی کە توانی چەندین بەحسی بکاتن لە ناو و لە دەرەوەی وڵات. زۆر جاران کاتێک کار بۆ نەخۆشەکانم دەکەم هەم ئەو قسەی دکتۆرە حەمدیم دێتەوە یاد کە دەیگوت ئێوە وەکو پەرستەر تەنها ئەرکتان دەرزی لێدان و کان لەدانان نییە بەڵکو بزەیەکتان یاخود دەستگرتنی نەخۆشێکتان هیوایەک بە نەخۆشەکە دەبەخشن لە ئازارەکانی کەم دەکەنەوە. لەوەوە بیر دەکەمەوە کە دکتۆرە تەنها ئێمەی فێری پیشەی پەرستاری نەکرد بەڵکو فێری مرۆڤ بوون و ژیانی کردی. لە ساڵی 2023 لە زانکۆی ئاکسفۆرد بۆ بەدەستهێنانی دیپلۆمایەک لە سەرکرداتی دامەزراوەکان وینە یادەگاریمان لەگەڵ قوتابیەکان مامۆستاکانمان گرت کە لە 53 وڵاتی جیاوازی دنیا لە پسپۆری جیاواز و بیزنسی جیاواز هاتبوون بەوەی فێر بن و دامەزراوەکانیان بە شێوەیەکی باش سەرکردایەتی بکەن.
بە خۆشحالیەوە کابینەی بەڕێز کاک مەسرور بارزانی گرنگیان بە پیشەی پەرستاری و مامانی داوە و شانازەیەکی گەورەتر ئەوە بوو کە لە ساڵی 2020 لە کابینەی بەڕێز مەسرور بارزانی توانیم یەکەم کەس بن کە پلەی پرۆفسۆری لە بواری پەرستاری بەدەست بینن و بە فەرمیەوە لەلایەن بەڕێز وەزیری تەندروستی ڕێزلێنانم لێ بکرێت. پرۆفسۆر دکتۆرە حەمدیە نەک تەنها بە کەسایەتیەکەی کاریگەری هەبووە لەسەر ژیانی پیشەیم، بەڵکو زۆر جاران ئەو کتێبانەی نووسیوێتی دیان خوێنمەوە و کەڵکیان لێ وەردەگرم و دەتوانم وەکو مەرجەعێک بەکاری بێنم بۆ ژیانی ڕۆژانم. یەکەمین ئافرەتی بارزانیە کە توانی مرتبەی پرۆفسۆری وەربگری لە زانستێکی زۆر بە ئەهمیەت لە کۆمەلگای کە پەرستاریە وابزانم لە ئەمادەش یەکەم کەس ئامادەی وەربگری و حەقی خۆیەتی مواقعی ئیداری باشتریش وەربگرێت. ئێمە لە ناو بارزانیان پیاوی سەرکەوتومان زۆرە، بەس ئافرەتەکان بەهۆی زۆر زۆڕۆف و نەهامەتی و نەخۆشیەوە ئەوەندە دەرفەتمان نەبووە کە بچین یعنی هەندێک ڕەقەمی عالەمی وەکو پیاوەکانمان تۆمار بکەین، بەس دکتورە توانی ئەوی شێ بکێتن. یەک بەخۆم وەکو کچێکی بارزانی زۆر شەنازی پێوە دەکەم. لە هەموو پیشەیەکە یەکەم ڕازگۆیی و ئیخلاسی بۆ کارەکە و حەزکردن بە پەرەپێدانی ئاستی زانستی و پیشەی خۆی و ئەوە یەکێک بوو لەو کەرەکتەرانێکەوە لە دکتۆرە حەمدیەمانەبینی خۆی توانی خۆی ئیسپات کات، توانی خوێندنی باڵاتەوە کە لە بوارەکەی خۆیدا ماجستێر و دکتۆرا و ئیستا الحەمدولایە ئێستا پرۆفیسۆرە و خزمەتی زانکۆی سەلاحەدینەکە لە بوارەکانی خۆی. پێویستە ئەو مامۆستانەیە کە ئافرەتن لە زانکۆیەکانی ئێمە کارەکەن و چالاکیان هەیە و قودراتی قیادیان هەیە، کاریزمایان هەیە، دائم بکرێن، مەجال بدرێن، دەوری خۆ ببینن بۆ ئیدارەی زانکۆ و تەطویرکردنی ئەکادیمی لە زانکۆیەکانی هەرێم. حەز دەکەم نەوەکانم لە دوا ڕۆژ بەم شێوە باسم بکەم کە کەسێک بوو هەمیشە لە دوای ئەنجامدانی کارێک بوو، نەیدەویست چرکەیەک لە ژیانی بڕوات بێ ئەوەی کارێکی گرنگی ئەنجامدا بێت. ئەوجا ئەو کارە گرنگە چه خوێندنی پەرتووکێک و فێربوونی شتێکی نوێ بیت، یاخۆت هاوکاریکردنی کەسێکی تر بیت، یاخۆت خزمەتکردن بە ماڵ و خانەوادە بیت. باشی داپی من سشعرفن خیرات دایکمش هيك بخير باشي الحمد لله ان شاء الله خير. طالع بكره باشي الحمد لله باشي. برد بغلي قريبي شو بيسالجا الحمد لله. الحمد لله داقة في الشيء ده بدي كذا بعدين كذا الحمد لله بو كريستالي بو شورشي بو حمي عبورتي وهم تشتباشي
رحمة خوي برزيدين سپاس داپیرس أي والله سر برندي هم بيت سر برندي دل مشيتي هم يزان هم يطيدي بخو دو كريستال خوبة بخو دو شغشة خوبة بخو دو خديبة هذا غرقان سلام کوی کتجان دستش بدم کوی باشی دران جانم چکن هم گفت چینم مکتبه یا نه؟ أيوة مكتبة قصة بابنا ساکی چندی؟ ساكي حب هفت ادیته؟ چهار دو چهاری ششی باشه بسیارت ملنگو هیدی اگه گبره بون به خوصه ببینه چه؟ دکتور دادن آفرین تو دیدی چه تقی خوصه بیه چه؟ مستعي إنجليزي نصا انگلیزی اوی آفرین سما خانم تقی خوصه ببیه چه؟ مستعي كردي نصا کردی آفرین سالینا خان تقی خوصه ببیه چه؟ الله من تخشى ويكتبنا بروفيسور اوه ماشالله ماشالله هنگو تریال من بافتر بن باشه بده من زیرکتر بن عاقلتر بن زاناتر بن خیندواتر بن باشه دست خوش دایکم کەسێکی زۆر ژیرە باسی خۆلیای خۆی دەکات ئەو سەردەمەی کە لە کوردستان بوو هێشتا ئاوارە نەبوون هەگوو لە گوندی ئێمە چەکان نەدەچۆن بۆ مەکتەب حەزی دەکرد کە ئەویش خوێندەوار بی بابم خوێندنی سەرەتایی خۆی تەواو کرد لەوێ دوایەوە بوو بە پێشمەرگە نەیتوانی تەواو بکات بەڵام هەمیشە و تا ئێستاش هانمان دەدات من و خوشک و براکانم بێ جیاوازی بێ ئەوەی بڵێ کە ئەوە ئەتوو کچی ئەتوو کوڕی یان ئەتوو پێویستی بخوێندنە یان نیتت هەمیشە گوتی بەس بخوێنن خوێندەوار بن بۆ ئەوەی خۆتان خاوەنی کەسایەتی خۆتان بن خۆتان بیر بکەنەوە خۆتان بتوانن خۆتان بژوێنن و خزمەتی خەڵکی تریش بکەن حەز دەکەم ئەم پەیامە بگەنمە ئافرەتانی گەنجی کورد ئافرەت جێگایەکی زۆر بەرزی هەیە لەناو خانەوادەی خۆی و لەناو کۆمەلگا ئەو خۆیەتی کە دەبی بسەلمێنێت توانای هەیە ژیرە و دەتوانی هاوسەنگی دروست بکات لە نیوان خزمەتکردنی ماڵێ و بۆ هەروەها کۆمەلگایەک پێشکەوتووە کە ئافرەتەکەی ڕۆشنبیر و پێشکەوتووە